سێ ساڵ بەر لە ئێستا بەردی بناغەی ئەم پرۆژەیە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای هەولێرەوە دانرا. بەڵام دوای سێ ساڵ تاوەکو ئێستا ڕێژەیەکی زۆر کەمی نەبێت ئەم پرۆژەیە کە بۆ گەڕەکێکی هەژارنشینی شاری هەولێرە تەواو نەکراوە. ئێستاش لەگەڵ نزیک بوونەوەی وادەی بانگەشەی هەڵبژاردن حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم وەک موزایەدە و بە ناوی دەستکەوتی گەورەوە بەردی بناغەی چەند پرۆژەیەکی داناوە. ئەمەش لە کاتێکدایە لە گەڕەکی گڕەسۆری نوێی هەولێر لە ماوەی سێ ساڵدا دوو جار بەردی بناغە بۆ پرۆژەیەک دانراوە، حکوومەتیش بەدەستکەوت بە خەڵکەکەی دەفرۆشێتەوە. کەچی تاکو ئێستا گەڕەک و کۆڵانەکانی نەقیرتا و نەسەب نەکراون. لە هەموو شتێک خراپین. بەحسی چ لۆ بکەم؟ ئاخە بەحسی چ لۆ بکەم؟ بەحسی ڕەسیف لۆ بکەم، بەحسی مەزرار لۆ بکەم، بەحسی کلەقیڕێکەوە 5 ساڵەوە لێرە منە ئەو قوڕخۆرێنە. بەحسی چ لۆ بکەم؟ محافظ 5 ساڵ پێش ئێستا هات بەردی لەوێ داناگوتی لۆتان دەکەم هەتا ئێستا. بەرد هەر بادا بندرێ بەرد چی فایدە هەیە؟ بەردێکە من دێم بەردەگە لێرەدا دەنێم بەردی چی؟ بەرد چییە؟ بۆچی نەکرێ؟ مەقسە هەر بکەم وەچی عەمەلم نەبی. وڵا داواکاری لە جەنابی پارێزگاری هەولێر دەکەین ئەو شەقامان نەقیرکەم بەرە دوستان دەچین، یعنی وەزعەکە زۆر نەئارام دەبێت، یعنی بۆ خەڵک من دایر ئێستا قوتابخانە من ناو قوڕێ هەردێتن، یعنی تەماشای پێراوی دەکەیت، تەماشای جانتایی دەکەیت، تەماشای شتی هەموو دەبێتە قوڕ. داوا لە پارێزگاری هەولێر دەکەین چاوەچپێر دابەخشێنی هەزارێ قیڕەکەش ناگڕسی بوو چگە ڕێژەکەی بکەن ئەو قوڕە نەمێتن، هەنێ خەڵکە قچەک بتوانێت هاتوویەکەی خۆی بکاتن. سێ چار سارە قەراری ئەوەی هاتیە لۆمان قێڕ بکەن، ئەویش بۆ خۆتان دەبین هەر وەش خۆیتی بەردی بناغیان دانەگوتیان قێڕ دەکەین ئەو سارنا ئەو سار هەر دوایان خستەوە بەردەکە وەختەوە بزیربی. زستانان هەموو قوڕ و قوڕاوە، مشکلای هەیە تەڵەبە لۆ دەوامێ، هاوینان هەموو خۆر و تۆز و گەڕەشی گڕەسۆری نوێ سەر بە قەزای بنەسڵاوەی پارێزگای هەولێرە. هەزاران خانەوادە تیایدا ژیان بەسەر دەبن، کەچی تاکو ئێستا نە قوتابخانە و نە نەخۆشخانەیان نییە. ئەمە جگە لە شەقام لە کاتێکدا لەگەڵ دروستکردنی خان و بازی شەقام و ڕەسیفیشیان لێوەرگیراوە، بەڵام هیچ کامێکیان بۆ نەکراوە. جادەوبانەکانمان تاوان نییە، قیرمان لە بۆ نەهاتیەوە، مەکتەب و خەسەخانەمان نییە. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە شانەمان بەدابن و پێداویستی ڕۆژانەی سەرەکی خەڵکە. وڵا زەریبەی خانومان ڕێگاوبانی وەردەگرن، ژینگەی وەردەگرن، ئەو شانم وەردەگرن و هیچ شتمان لەبۆ دابین ناکەن. ئەو کاتێکە ئەم بخۆم لە 2019 لێرە خانیم کرد کەسی لێ نەبوو ئەو ساحەیە، ئێمە بەخۆمان تێکەڵ ڕێژمان کردیا. زەریبەی برێنەوە پارەی جادەوبانی خانێکی تەنیشتیش لێ وەرگرتم کەتیستا هەر خۆرە. لە هەولێر لە چەندین شوێن بەردی بناغا بۆ پرۆژەی جیاواز دانراوە، بەڵام دوای تێپەڕبوونی چەندین ساڵ پرۆژەکە جێبەجێ نەکراوە. ئەگەر سەیری ناوچە زێڕینەکانی هەولێریش بکەی لە هیچ شتێکیان کەم نییە و تەنانەت هەموو خزمەتگوزاریەکانیان بە شێوەی بەردەوام بۆ فەراهەم کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.